بەخێراتتانەکی زۆر باس کە بەخاڵم باتتان هیوادارین دەستپێکی شاد بێ بۆ ئاسایی کردەوە ناو شارەکەمان لەسەر داوای خۆیان ئەمڕۆ پێشوازیمان کرد لە وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان دانیشتنێکی کورتمان ئەنجامما تیا ئێمە وەکو جوڵانەوەی نەوەی نوێ داوامان کرد کە بەرامبەر هەموو خڕوقاتانی کە لە ڕابردووە بەرامبەرمان کراوە چ بەرامبەر جوڵانەوەکەوە چ بەرامبەر سەرۆکی جوڵانەوەکەشمان ئەو ڕووداوانی کە ساڵی پار ڕوویداوە و ڕووداوەش کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ڕوویدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی داوای لێبوردن لە جوڵانەوەکەمان بکات چونکە پێمان وایە کە ئەو ڕەفتارانە ڕەفتارێکی دیموکراسیانە نەبوون و کۆمەڵێک خڕوقات بوون کە بەرامبەر جوڵانەوەی نەوەی نوێ کراوە. لە تەوەرێکی تری قسەکانە باز لە بارودۆخی ئێستای کوردستان کرا و ئێمە وەکو لایەنێکی سیاسی ئۆپۆزیسیۆن بۆ هەر پرۆژە و قسە و باسێک کە لە خزمەتی هاوڵاتیاندا بێت لە خزمەتی خەڵکی کوردستاندا بێت ئامادەین گفتوگۆ بکەین لەسەر هەر پرۆژە یاسایەک و لەگەڵ هەر لایەنێکی سیاسی و دەرگامان وەک لە ڕابردووە کراوە بووە لە ئێستاشا هەر کراوە بێت زۆر سواسانە.